لەگەڵتان بەردەوامە بین و ڕەوەند ئەمڕۆ بۆ یەکەم جارە کە مدیتیشن وەکو با بڵین یادێک دیاری کراوە لە ڕۆژمێرە و لە ئەم ساڵە ئیتر بەدووە هەموو ساڵێک 21 دەسەمبەر 21 مانگی 12 وەکو ڕۆژی جیهانی مدیتیشن دەست نیشان دەکرێت ئینشەڵڵا تەمەنیار بێ لە بەرنامەکانی داهاتوو لە ساڵانی داهاتووە لەسەر ئەم بابەتە بەرناماکەن بەڵام ئێمە لە ئەم یەکەم یادی مدیتیشنەیە مامۆستا مەحموود شێرزاد ڕاهێنەری یۆگامان لەگەڵدایە کە بەڕێزیان زیاتر لەبارەی مدیتیشنەوە گرنگیەکەی و زانیاریمان پێ ببەخشێت ئەوەی کە بۆ نمونە بۆ بەدەر لە یۆگا ڕۆژێکیش هەر بە تایبەت بۆ مدیتیشن دیاری کراوە. مامۆستا مەحموود سڵاوی زۆر زۆر بەخێرێ بەیانیتان باش. جا لەگەڵ ئەوەی کە پیرۆزبایی لە بەڕێزت ئەکەین لەبەرێکە لەگەڵ یۆگای ڕۆژێکیشان هەر بە تایبەت دانا بۆ مدیتیشن بەڵام پێشەوە بە پیرۆزبایەکی ئامج لە جوانانەش لێ بکەن زۆر جوان ڕێکت خستووە جا پشتێنەکەش زۆر کوردانە بەستووە سێگرێکەیە زۆر ئەمە ئاسانە ئەو گرێ بەستنانە هەر زۆر ئاسانە بەڵێ مامۆستا نەجمەدینی غوڵامیش هەر لە ڤیدیۆکە ئەو بەستنیگرانی نیشاندا بوو. جا ئێستا مامۆستا مەحموود پێمان بڵێ بەڕێزت یۆگا تا ڕادێک بە خۆشحاڵی لە لای خۆمان زۆر جێی بۆ کراوەتەوە بە هەوڵی جەنا بدووە کۆمەڵەک ڕاهێنەری یۆگا لە ئێستای مدیتیشنش هەر بابەتێکە خەریکە هەوڵی بۆ درێت خۆی لە هندستانە ئەوەنەی من لەسەری بیستی بێتم ئەڵێ ڕەوەند 1500 ساڵ پێش زاین لەسەر مدیتیشن نووسراویان هەبووە بەڵام لای خۆمان لاانێ بۆ پێروتەسەلی بۆ دوور و درێژە باسی لێ نەکراوە تۆزێک بابەتەکە تازەترا بەڕێزت پێمان بڵێ مدیتیشن بۆ ڕۆژێکی بۆ دیاری کراوە چ شتێکی جیاوازی لەگەڵ یۆگایە هەیە کە ڕۆژێکی جیاوازش هەمۆداناوە؟ یەکەمەوەی کە مدیتیشن بەشێکە ینی مەرحەلەیەکە لە یۆگا یۆگا هەشت مەرحەلەیە هەشت قۆناغە هەشت ئاستە ئاستی حوتەمی مدیتیشنە یعنی ئەبێ ئەو شش ئاست و قۆناغت بڕی بە اینجا ئەتوانێت ئاستی حوتەمی مدیتیشنە بە پلە یەکەم ئاستی یەکەمی پێ دەکوترێ یاما چییە؟ یاما هەندێک ینی ئێستاشیان دەکەم دەیەک ڕستەدا یامانی ئەوەی کە هەندێک بنەما ڕەچاوکەی لە پەیوەندی لەگەڵ خەڵک و کۆمەڵگادا ینی چۆن لەگەڵ خەڵک و لە ناو کۆمەڵگادا هەڵس و کەوت بکەیت هەندێک بنەمان وەکۆی کە مەسەن بۆ نمونە خەڵک ئازار نەدەی دزی نەکەی داوێن پیس نەبی ئەم جۆرە شتانە مەرحەلەی دووهەمی پێی دەکوترێن نیامە ئەوانە هەندێک بنەمان دەبێ خۆت لەگەڵ خۆت جێبەجیان بکەی بۆ خۆتیان جێبەجێ بکەی جەستەیی و دەرونین وەکۆی کە پاک و خاوێنی خۆت ڕاگریت و ئەم جۆرە شتانە مەرحەلەی سێهەمی پێی دەکوترێ ئاسانە جوڵە جەستەیەکان ئەوانەی کە خەڵک پێی دەڵێ وەرزشی یۆگا ئەو جوڵانە نەو حاڵەتانن کە کەسەکە بە جەستەی دیانکە ئەوە مەرحەلەی سێمی یۆگایە مەرحەلەی چوارەمی پێی دەکوترێ پرانایامە پرانایانی وزەی ژیان یامایانی پەرەپێدان ئەوانە تکنیکەکانی هەناسن هەناسە هەڵمژین تکنیکەکانی هەناسن بەوە کەسەکە لە ڕێگای هەناسەوە وزەی ژیان هەناسە ئۆکسسیژن لە خۆیدا پەرەپێدەدا خۆشتان زان کەسێک کە ئۆکسسیژنی زۆر بێ ئیتر هەمیشە فریکوێنسی لەسەرەیە وزەی لەسەرەیە بە ئاسانی خەم و خەفەت و سترێسوانە ناتوان کاری تێ بکەن مەرحەلەی شەشەمی پێی دەکوترێت پراتی ئاهارە پراتی ئاهارە ینی ئەوە زۆر ئەوە کە قوڵ دەبی تۆ مەرحەلە لە مەرحەلە گرنگتر دەبێت پراتی ئاهارە یانیوەی کە تۆ هۆشت لە شتەکانی دەرەوەی خۆت وەرگریتەوە ئەستا هۆشت دەچێتە لای ئەو کەسە لای ئەو شتە لای ئەو بابەتە هۆشت لەوان وەرگریتەوە بهێنیتەوە لای خۆت هۆشت لای خۆت بێ کۆکردنەوەی هۆش ئەوە مەرحەلەی پێنجەمە کە پێی دەکوترێت کۆکردنەوەی هۆش بەڵێ ئەو تکنیکانت فێر دەکا کە هۆشت کۆکەیتەوە بینیتەوە لای خۆت مەرحەلەی شەشەم پێی دەکوترێت دەهارنە ینی تەرکیز ینی وردبوونەوە لە شتێک ینی ئەوەی کە بۆ ماوەیەکی زۆر بتوانی هۆشت زێهنت مێش کرد بەس لەسەر یەک بابەت بێ ئەوە مەرحەلەی شەشەمە پێی دەکوترێت دەهارنە مەرحەلەی حوتەم پێی دەکوترێت دەهیانە ینی مدیتیشن مدیتیشن چیە بە کوردی خۆمان تێڕامان چیە تێڕامانەوەیە پێشتر تۆ هۆشت کۆکەیتەوە دوایی فێری تەرکیز بووبی تەرکیز بکەی دوایی کە لەسەر ئەم تەرکیزە بەردەوام دەبی
بیرکردنەوە كانت بەگشتی هەستەکانت بەگشتی خەیاڵاتەکانت بەگشتی تەسەورات و تەوەهومات و حەچی ئەوەی پەیوەندی هەیە بە زێهنەوە و ئێمە تووشی سترێس دەکات تووشی ناڕەحەتی و خەم و خەفەت دەکات دەمان باتەوە بۆ ڕابردوو خەفەتی ڕابردوو بخۆین دەمان با بۆ داهاتوو نیگەرانی داهاتوو بین و لەم لەحزەیەمان دادەبڕێ هەمووی ئەوانە خامۆش دەکات هەمووی بە موتڵەقی ڕایدەگرێ ینی بە تەواوی خامۆشی دەکات لەم حاڵەتەدا زێهن ڕەهەندە مادێکەی دەوەستێ ڕەهەندە گردوونەکەی ئەکتیڤ دەبێ جا ئەم لەحزەی میدیتیشنە لەحزەی داهێنانە حەچی زانای فیزیا و کیمیا و پزیشکی و تەکنەلۆژیا و حتا ئەو خەڵکانێک کە لە کۆندا مەسەلەن گۆزەیەکیان دروست کردووە ئەو جلوبەرگەی ئێمەیان دیزاین کردووە هەر هەمووی لە لەحزەی میدیتیشندا بۆی هاتووە حتا ئێمەش ڕۆژانە هەر کەس ئەو لەحزەی کە زێهنمان خامۆشە ئارامە کێشە چۆنێتی چارەسەرکردنی کێشە بچووکەکانی خۆشمان دێتە زێنمان و ینی یەکسەر دێشیکەین و چارەسەریش دەبێت هەتا بیری لێ دەکەینەوە هەر بۆمان چارەسەر نابێت وەلی بەڵام وەختێک بیر ناکەینەوە لە شتەکە یەکسەر چارەسەری کێشەکە هەست پێ دەکەین و دەیکەین ئەمە مەرحەلەی حەوتەمە مدیتیشنە مەرحەلەی هەشتەم و کۆتایی یۆگا پێی دەکوترێت سامادی سامادی ینی ئیشراق ینی ڕووناکبوونەوە گەوەی کە عارف و فەیلسوفی گەورەی کورد سۆهرەوەردی تێۆریزەی کرد لە کتێبێکدا بە ناوی حیکمەت الئیشراق ئیشراق سێ ئیشراقی تر ئەوە ئاخرین مەرحەلەی گەشەکردنی ئاگایی و معریفی و ڕۆحی کەسەکەیە کەسەکە وەکو دڵۆپێک چۆن دەڕژێتەوە ناو دەریاوە وەسڵ دەبێتەوە دڵۆپێک بچووکە دابڕاوە لە دەریا چۆن ئاوە دەڕژێتەوە ناو دەریا ئێمەش ئاوا لە ڕووی ئاگایەوە لە ڕووی عەقڵەوە لە ڕووی معریفەوە لە ڕووی وزەوە ئاوا کۆنێکت دەبینەوە بەو گەردوونە کۆنێکتی ئاگانە مەلموس دەیبینی وەک چۆن دەتوانی ئەم شتانە ببینی ئەویش ئاوا دەبینی وەک چۆن دەتوانی شتانە هەست پێ بکەیش ئاوا هەست پێ دەکەی ئەمە مەرحەلەی هەشتەم و کۆتایی یۆگا کە پێی دەکوترێت سامادی بەڵام بۆچی ڕۆژێکیان بۆ مدیتیشن دیاری کردو بۆی بزانن کە بۆچی مدیتیشن ئەوەندە گرینگە بام بەسەرهاتی هاوڕێکی خۆم بجێڕمەوە فەرموو هاوڕێکی ئازیزم باش نییە ناوی بێنم بەداخەوە لە ماوەی ڕابردوودا لەم سێ چوار مانگەی ڕابردوودا هاوسەرەکەی تووشی شێرپەنجە بوو بردی بۆ دەرەوەی وڵات لەوێ عەمەلیاتی کردبوو خانمەکەی زۆر 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 بە سالمی ژیاوە لەوێ پرسیاری لە پرۆفیسۆرەکە کردبووە پرۆفیسۆرێک کە سەرپەرشتیاری عەمەلیاتی شێرپەنجەکەی بوو کوتبووی من گۆشت ناخۆم 20 ساڵ زیاترە هیچ زۆر گۆشتێک ناخۆم بەروبوومی ئاژەڵ و ئەوانە زۆر زۆر بە کەمێکە خوار بێتم خۆراکی کوڵاو و برژا و سوورەوە کرا و ئەم شتانەم یا هەر نەخواردو یا زۆر زۆر بە کەمی خواردومە شتی خراپم نەخواردو و نەخواردوێتەوە خەوم باشە ساڵانە جگەلەوەی کە مانجی ڕەمەزان بە ڕۆژوو دەبم هەفتەی 2 ڕۆژیش هەر بە ڕۆژوو دەبم یعنی کولەن من ڕۆژوو زۆر زۆر دەگرم بەپێی هەموو ئەمانە بێ من نابێت تووشی شێرپەنجە بم ڕاستیش دەکات زۆر منتقێتەوە کە بیری لێ دەکەیتەوە بەپێی هەموو ئەم بنەمانە بێکەم خانمە ئازیزەمان ڕۆچاوی کردو نابێت تووشی شێرپەنجە بێ هاوسەرەکەی کە بۆی جێڕامەوە سەردانم کردن کە هاتنەوە کوتی یەکسەر پرۆفیسۆرەکە کوتی مدیتیشن دەکەی یۆگا دەکەی مدیتیشن دەکەی ئەوانە هەموو کردوشتی چاکن بەس ئایا یۆگا و مدیتیشنت کردووە ئەویش کوتبووی نەم کردووە بەس مێردەکەم دەیکا هاوسەرەکەی لە لای ئێمە یۆگا دەکا پیاوێکی دەسەڵاتدار و دەستڕۆشتوشە لە سلەیمانی بەناوبانگە ئیتر کوتی باشە مدیتیشن پەیوەندی چیە بە مەوزوعەکەوە خۆ من زۆر سالم ژیاوم کوتبووی مەسەلەکە سترێسەکەیە یعنی تۆ خۆراکی باشیش بخۆی خواردنەوەی باشیش بخۆیتەوە خەویشت کامڵ بێ هەموو بنەماکانی ژیانێکی سالم و تەندروست جێبەجێ بکەی بە جۆرەی ڕێنمایی و تازەترین ڕێنمایە دروستە پزیشکە جیهانیەکانیش بڕۆیتە پێشەوە ئەگەر سترێست هەبێ هەموو ئەو پرۆسەیەت لێ تێک دەدا یعنی خۆراکەکان و ئەمانە هەمویان 30% کاریگەریان هەیە تۆ تووشی شێرپەنجە نەبی بەڵام سترێس 70% دەوری هەیە لەوەی کە تۆ تووشی شێرپەنجە بی لەبەر ئەوەی
لەوێ پێی دەڵێ ئێمە خۆم و پێرسۆنێلی ئەم خەستەخانەیە هەر هەمومان لە شیفتی کاری خۆماندا 1 ساعتمان ڕێستەیە بۆ مدیتیشن ئێمە هەمومان دەبێت مدیتیشن بکەین ئەلیرا دەردەکەوێت کە مدیتیشن بۆ گرینگە مدیتیشن لەبەرەوە گرینگە کە سترێس ناهێڵێ کەسەکە فێر دەکات چۆن سترێس تێپەڕێنێەوە چۆن سترێس کۆنتترۆل بکات چونکە ئەوەی کە ئەمڕۆ بۆتە ڕیشەی زۆربەی نەخۆشی و کێشە شەخسی و حتا کۆمەڵایەتی و جیهانەکانیش چێشتەکە دووسێشتە یەکێکیان ئەوەی کە زێهنی مرۆڤەکان پیسە سەرێڕاوەی کە خەڵکی وڵاتانی پێشکەوتوترین تەکنۆلۆژیان لە بەردەستە بەرزترین شەهادایان هەیە دەسەڵاتی سیاسی جیهانیان بەدەستە قات و بۆینباخی جوان جوان لە بەردەکەن جلی مارکەی زۆر گران دەپۆشن بەڵام زێهنیان پیسە بەچی بە بیرکردنەوە و ئایدۆلۆژیای جۆرا و جۆر بە تەماع و تموعی جۆرا و جۆر و هەروەها بە سترێس و ئەم زێهن پیسێ و ئەم سترێسە ئێستا جیهانیە بڕیار وابوو لە سەرەتای سەدەی 21 بڕیار وابوو دموکراسی ببێ بە جیهانی مافی مرۆڤ ببێ بە جیهانی وەنێ باسی گلۆبالیزیشنیان کە دەکرد بە جیهانی بوونیا جیهانگیری بڕیار وابوو بە هاپاڵا مرۆیەکان ببن بە جیهانی بەڵام ئەوەی کە بوو بە جیهانی سترێس بوو لە ڕاستیدا ئەوانە هیچیان نەبوون بە جیهانی ئەوەی کە بوو بە جیهانی چی بوو سترێس بوو ئێستا تۆ لە گوندێکیشە کەمتر وایە کەسێک بدۆزیتەوە کە سترێسی نەبێت چونکە ئینتەرنێتی هەیە مۆبایلی هەیە بەڵە بە جۆرەی پێناسەی تازەی سۆسیۆلۆگەکانیش ئەوانەی کە سۆسیۆلۆژیای شارزان پێناسەی شار کە دەکەن دەڵێن لەوە دەرچووە کە شار بریتی بێت لە شوێنێکی گەورە کە پڕە لە گەڕەکی جۆرا و جۆر و بینای بەرزی جۆرا و جۆر و دامەزراوەی حکومی و دامەزراوەی پەروەردەیی و حتا دامەزراوەی ڕفاهی و خۆشگوزەرانی و سەیران و سەفەر و ئەمانە دەڵێن نا شار ئەو شوێنەیە کە ئینتەرنێتی لێ باش کە تۆ ئینتەرنێتت بەدەست بوەسلی بە شەبەکەی جیهانیەوە بە نێتوەرکی جیهانیەوە بە تۆڕی جیهانیەوە کە وەسڵ بی بە تۆڕی جیهانیەوە ئەو سترێسی کە لە دنیا بۆتە هەموو دنیای داگرتووە بەشێکی بۆ تۆش دێ و تۆش لە ڕێگای مۆبایلەکەتەوە ڕۆژانە بۆیە ئەلێرەدا کە مدیتیشن گرنگی پەیدا دەکە مدیتیشن لێرە وەکو باڵاترین ئاستی زانست فریای کەسەکە دەکەوێت زۆر ڕێگا هەیە زۆر ڕێگا هەیە بۆ کۆنتترۆڵی سترێس بۆ تێپەڕاندنی سترێس بەڵام دایکی هەمویان و زانستی تر لە هەمویان کە سەرجەم زانا گەورەکانی دنیا حتا ئەم یوڤاڵ نۆ حەراری کە ئێستایەکێکە لە هەرە بیرمەندە دیارەکانی سەرگۆی زەوی و جوولەکە و ئیسرائیلیشە و کتێبەکانیشی زۆر بێ بە کوردیش تەرجمە بوونەتەوە هەر کتێبێک دەنووسێ فەورەن بە هەموو زمانەکانی دنیا بڵاو دەبێتەوە و حتا سەرۆکی ئەمریکا و ئیسرائیل وانە زۆر مجاملەی دەکەن تۆزێ ڕاوێژی لێوەرگرن لە بینگ بەنگە و لێکۆڵینەوەی کردە تا ئێستێ لە یەکێک لە کتێبەکانیدا 21 وانە بۆ سەدەی 21 وانەی 21 کەم مدیتیشنە دەڵام مرۆڤایەتی بگەڕێتەوە بۆ ئەمە باش جواب محمود ئێستا جەنابەت باست کرد ئەگە پرسیارەکەت لەبێ نەچێتەوە ڕەوەن وتت ئەمە قۆناغی حوتەمی یۆگایە چەند قۆناغێکی پێش ئەمە ئەبێت لە ڕاستیە کارێک لەسەر کردوێ بەڵام زۆر جاریش ئەڵێن ئەوەنەی کە بۆ نمونە پزیشکان ڕێنمایەکەن ئەڵێن هەر نەبوو دەقەدانیشە بیر مەکەرەوە مدیتیشنە بکە واتە تۆزە سووکیشی ئەکەنەوە بەڕاستی ئەکرێ ئاوا بە سووکی ئەنجامی بین بۆ نمونە ئەمە نەشتەکەش لە خۆمان قورس نەکەن ئەگەر ئەشکرێ چۆن لەسەر ئەم گوێی زەوێ لە یۆگا ئاسانتر نیە زۆر ئاسانە لە حد بەدەر ئاسانە ڕاست دەکەم ئێستا من لێرە دانیشتم توش لە شوێنی خۆت دانیشتی لەسەر خەنەفە و کورسێکی خۆش دانیشتین مرتا پشتمان ڕێکە باشە لە ئاساناتین حالین ئێستا ئێمە لە ئاساناتین لە مەرحەلەی سێم یۆگات وەکو جەنابەت کات دانیشت حالین باشە ئێستا من لە ئاساناتم باشە ینی لە وەرزشکردنە حاڵەتێکی جەستەیە تر ئەم حاڵەتە جەستەیە ماسوولکەکانم بە نەوعێکی تر دەکێشێ وانێ حاڵەتێکی تایبەتە هەموو ماسوولکەکان بخستۆتە ژێر کاریگەری خۆیەوە هەموو ئەندامەکانی لەش بخستۆتە ژێر کاریگەری خۆیەوە ئەمە حاڵەتێکی ئەمە ئێستا وەرزشە ئێمە تێدەین حالێن ئەمە کە دانیشتین ئەوەش کە لەناو کۆمەڵگا دانین و دەگەڵ خەڵک هەڵس و کەوتمان مەسەلەن بۆ نمونە ناشیرن نیە و وانێ خەریکی کاری خراپ نین و ئەنەوە مەرحەلەی یەکەممان جێبەجێ کردو مەرحەلەی دووهەمی یۆگاش ئەوەی کە
ئێستا بە خۆمان پاک و خەیان بەیان ئێستای خۆمان شۆردووە و هاتوونەتە دەرەوە ئەوانە هەندێک شتی تریش کەواتە بە 3 مەرحەلە جێبەجێ ئەوە ئێستا حالیان 3 مەرحەلەمان جێبەجێ کردو باشە مەرحەلەی چوارەم هەناسەیە لە عینی قسەکردندا و لە عینی بەڕێوەبردنی بەرنامەکەدا کە تەرکیزت لەسەر هەناسەت بێ هەناسەت قوڵ بێ و مەرحەلەی چوارەمیشت جێبەجێ کرد بەو هەناسە قوڵە هۆشت کۆ دەبێتەوە مەرحەلەی پێنجەمیشت جێبەجێ کرد بەو کۆبوونەوەی هۆشە وردە دەستیتە تەرکیزەوە تەرکیز دێتەوە لای خۆت ئەو مەرحەلەی شەشەمیشت جێبەجێ کرد لەسەر ئەوە بەردەوام بی خامۆش دەبی ئەوە هەشتەمیشت جێبەجێ کرد زۆر لەسەر ئەوە بەردەوام بی سامادیش دەکەی و هەشتەمیشت جێبەجێ کرد پێویستی بە چەند کات هەیە زۆر ئاسانە هەموو مرۆڤێک ڕۆژانە هەموو مرۆڤێک ڕۆژانە دەبێ لانی کەم 20 دقە بۆ یۆگا تەرخان بکە 20 دقە دەزای بۆ چونکە هەر کەس دەی هەوێ تەسەور ناکەم کەسیش نەی هەیە هەر کەس دەی هەیە لە ژیانی خێزانی لە ژیانی لە کۆمەڵگادا لە کار و کەسابەتدا لە خوێندندا لە سیاسەتدا لە ئیقتصاددا لە هەر بوارێکە کە چالاکە سەرکەوتوو بێ دەبێت چۆن بێ دەبێ کەسێک بێ کە هۆشی لای خۆی بێ تەرکیزی هەبێ کۆنتڕۆڵی مێشکی زێهنی بەدەستی خۆیەوە بێ ئینجا دەتوانێت لە بواری بزنسەکەدا لە بواری سیاسەتەکەدا لە بواری پەروەردەکەدا لە بواری خێزانەکەدا بتوانێت بە دروستی ئەو مێشکی خۆی مەسە پەیوەندی بە کات و شوێنەوە هەیە کاتێکی دیاری کرا و بەیانیان دوانی وەڕوانیان شەوان مدیتیشن ئەنجام بدرێ یان شوێنەکە پێویستە شوێنێکی تایبەت بێ ئەمە ئەوەی هەیە دوو زۆری هەیە ئەو کەسەی کە دەی هەوێ یۆگا بکە بە مەبەستی ئیشراق فەرق دەکە ئەو سەعات 3:30 بەیانی 2:30 بەیانی هەڵدەستێ هەندێک پاک و خاوێنی تایبەت هەیە شادکارمان پێ دەڵێن ئەوانە دەکا و دوایی دادەنیشێ بۆ مدیتیشن باشە ئەوە دەیهەوێت بکە دەیهەوێت ئیشراق بکە دەیهەوێت توانە فیزیکی و مەتافیزیکیەکانی خۆی باشتر بناسێ و ئەکتیڤیان بکە و ئەمە ئەو دەزانێت چ کاتێک باشە بۆ ئەو کارانە چ کاتێک وزە زۆرە چ کاتێک لە سەرگۆی زەوی سترێس کەمە ئینەرژی ژیان زۆر چالاکە لەو کاتانە هەڵدەستی ئەو کارانە دەکە ئەو فەرق دەکات بەس بۆ عامی خەڵک کە نایهەوێ ئیشراق کە لازمیش ناکە هەموو کەس دانیشێ بڵێ من دەمەوێت وەکو سۆهرەوەردی کورد مەسەرن بۆ منە ئیشراق بکەم یا وەکو فڵانی یۆگی سامادی تەجروبە بکەم وانە بۆ ئەو کەسانە ڕۆژانە 20 دقە هەر کاتێک کاتی هەبوو هەر کاتێک کاتی بوو لە هەر شوێنێک بوو حتا لە ناو قەرەباڵغی بازاڕدا بوو دەتوانێت بە ڕێگا ڕۆشتنیشەوە لە مدیتیشن بێ یانی تەرکیزی لەسەر هەنگاوەکانی بێ تەرکیزی لەسەر خێرایەکەی بێ تەرکیزی لەسەر هەناسەی بێ دەتوانێت لە مدیتیشن بێ اینجا مدیتیشن چییە باشە ئەوە پێناسانی تا ئێستا کردمان ئەوانە پێناسە ئەوەکانی مدیتیشن زۆرێکە لە کوالیتی زێهنی و ناخەچی تۆ لە هەر بارودۆخێک کتابی دەتوانی ئەم کوالیتێتە بێ دەتوانی خەڵگری ئەم کوالیتێ بی کوالیتێ ئەوە نیە بڵێ حاڵەتێکی جەستەیی بێ من حتمما دەبێت 4 مەشقی دانیشم ئاوا بکەم چاوم داخەم و 10 ساعات هەڵنەستم بەوە دەڵێن مدیتیشن نا مدیتیشن کوالیتێکە دەبێ تۆ 24 ساعاتە ئەم کوالیتێت هەبێ هەڵگری ئەم کوالیتێ بی کوالیتێکە چیە ئەوەی کە هۆشت لای خۆت بێ ئەوەی کە تەرکیزت هەبێ و ئەوەی کە ئارام بی بەشی زۆری کاتەکان و ئەگەر شتێکیش نائارامی تێکدای زوو بزانی کەەوە نائارامەکە هاتە سەرەوە ئارامیت نەما چاوەدێری ئەم حاڵەتە بکەیت دوای 5 دقە تا 10 دقە نامێنێ ئیتر دەڕۆ خواردن چ پەیوەندیکی هەیە بە یۆگا و بە مدیتیشن بە تایبەتی خواردن زۆر ماشەڵڵا هەمووتان لەشێکی ڕێکتان هەیە ئەوانەی کە یۆگاکەن ئەوانەی کە مدیتیشنەکەن بەگشتی یۆگیەکان لەشێکی ڕێکیان هەیە و پەیوەندی بە خواردنەکەتانەوە یا پەیوەندی بە چیەوە هەیە کەم یۆگی هەیە قەڵەو بێ بەیانێک لە باخی گشتی لەگەڵ برادێکم یۆگامان دەکرد چەند برادێک تریش هەموو بەیانیان دەگەڵ ئێمە دەهاتن هاوکات کە ئێمەچوونەوەش داتن بە چواردەوری باخی گشتیدا یا ڕان دەکرد یا پیاسەیان دەکرد ئێمە شەر دەچوین دادەنیشتون و بۆ خۆمان مدیتیشن بۆ شتانەمان دەکرد ساعت 4 بەیان
ڕۆژێکیان سڵامیان کرد و ئیتر وامان ئەوەندەمان یەکتری بوو لەوێ بینمان خۆش ببوو سڵاو عەلەی کوشتمان بیننا دروست ببوو ڕۆژێکی شاکتی کرد کاکە ئێمە خۆمان کوشتووە ئەو ورگەمان هەروە خۆیەتی ئێوە شەر لێم دادەنیشتناوە دەکەم تا ڕەشیقن مۆزۆ چێکم کاکە بەڕاکردن و خۆی لاکردن و ئارەقکردنەوە نیە باشە یۆگا ئێستا بۆ ئەوەندە زانست لە خۆر ئاوا لە ئەمریکا لە وڵاتی پێشکەوتەکان بۆ ئەوەندە پشتگیری دەکات بۆ ئەوەندە خەڵکان دەدا بۆ یۆگاکردن باشە ئەوان حتا من دەرجیان دەکەم تیان دەکەم حتا هەندێکیان ئازاتیوان هەبوو وازیان لە زانستەکەی خۆی هێناوەتە ناو یۆگاوە بەڵام هەموو ئازاتی نییە بۆ چونکە بۆی دەرکەوتۆ ئەمە زانستە ئەمە زیاتر زانستە تا ئەمەی کە لە ئاکادێمیا خوێندوویەتی باشە هەندێکیان هەیە وەکو دیپاک سوپرا و جەماعەتێکن ئەمانە لە ئەمریکا پزیشکی زۆر بەناوبانگ بوون وازیان هێناتنە ناو یۆگا و ئایورڤێداوە وازیان لەوەی خۆیان هێنا باشە چونکە کوتیان ئەمە تەواوە باشە ئەمە دقیقە ئێستا تۆ با هیچ شتت پێ بڵێ ئێستا سەرمان بە تەواوی لێ شێواوە چی بخۆین و چی نەخۆین هەرێکەی دەڵێ ئەوە بخۆ ئەوە مەخۆ بخۆ ئەو کاتێ نانیبانی خۆی کەڵامی خۆ دەتەوە باش لە یۆگا و ئایورڤێدادا لەسەر ئەساسی ناسینی تایپی لەشت بە دەقیقەی پێت دەڵێت تۆ چ بخۆیت و چ نەخۆیت لەسەر لێ شێواوێ دەتێنێتە دەرەوە باشە خۆتت پێدەناسێنێت دەڵێت جەنابەت تایپی لەشت ئاوایە ناوەکەیت پێ دەڵێ خصوصیاتەکەیت پێ دەڵێت تۆ بەمە سەرمات دەبێ بەمە گەرمات دەبێ بەمە نەخۆش دەکەوی بەوە لەشت ساغ دەبێ بەوە هاوسنگ دەبی بەوە ناهاوسنگ دەبی بزەبت دقیق یەک پاریزەشی هەڵەتیانێ مامۆستا مەحموود ئەم ناسینە خۆم بناسم وردە خۆم بۆم دەرەکەوێت بۆ نمونە بەڕێزت وەکو ڕاهێنەرێک یارمەتی مەدەی خۆم بناسم جستەم بناسم چۆنە ئەم جستە ناسێ لە پزیشکی ئایورڤێدادا هەیە پێی دەکوترێت دۆشاناسی لە یوتیوبی خۆمان هەر بەناوی خۆمەوەیە 12 ڤیدیۆی تێدایان لەسەر ئەم دۆشاناسی هەمووی بە وردی شەرعدراوە کەسێک کە جوان لێ بگرە بە تەواوی تایپی لەشی خۆی دەناسێ باشە پێی دەکوترێت دۆشاناسی لەسەر ئەساسی ئێلێمنتەکان لەشی کەسەکە دەناسێ باشە اینجا دەبێ سەرەتا تۆ بچی ئەگە پزیشکێکی ئایورڤێدا دەستکەوێ ئایورڤێدیکێک کە لێرە بەداخەوە نییە بەس لە ئەوروپا زۆرە لە ئەمریکا زۆرە لە وڵاتانی پسپۆڕیچیان پزیشکە ئایورڤێدایە پزیشکی ئایورڤێدا یەکێکە لە کۆنترین پزیشکیەکانی جیهان و تا ئێستێ هیچ مێتۆدێکی پزیشکی مدێرن ناتوانێت خۆی لە قەرەی بدایانی لە دەقیقی و لە وردەکاری و ئەوە سەرت سوڕ دەمێنێ من خۆم ئێستا لە ماڵێگای هەناسە چەند پزیشکێکی زۆر ئازیزم لەلایە خۆیان پزیشکن هاتوونەتە ناو یۆگا و یۆگاش دەکەن هەر بە تەواوی پزیشکێکی خۆیان لەبەر چاو کەوتووە خۆیان مشکلاتی تەندروستیان هەبووە بە ئایورڤێدا و یۆگا بۆیان چابووە بە پزیشکێکی خۆیان بۆیان چانەبووە ئەم پزیشکی مدێرنە ڕاستەکەم و کوڕی زۆرە بەڵام لە حاڵەتی تەواریشدا زۆر گرنگە ینی هەندێک کاری زۆر چاچی لە دەستێ ئەوە هیچ بەجێگای خۆی بەڵام لە ناسینی تایپی لەشی مرۆڤ هیچیان ناگەنە ئایورڤێدا و ناگەنە یۆگا بە دەقیقی تایپی لەشت دەناسێ دەڵێت تۆ بە جۆرەی ئەم تایپی لەشت دەبێ ئەم کاتە بخەوی ئەو کاتە هەستی ئەم کاتە بخۆی ئەم کاتە نەخۆی ئەوە بخۆی ئەوە نەخۆی هەمووی بە وردی پێدەڵێ باش ڕۆتینی 24 ساعات ڕۆتینی وەرزەکان باش ئەکرێت بڵین کەواتە هەموو ئەم سوودە تەندروستیانی مدیتیشنە کەوای کردووە ڕێکخراوی تەندروستی جیهانی لە کارنامەی ساڵی 2030 تەندروستی باش و خۆشگوزەرانی زۆر بە چڕی باز لە مدیتیشنە کات بەڵەوە مدیتیشن لە داهاتوویشی نزیکدا دەبێتە پەروەردە دەبێتە پرۆگرام باشە پێشتر وا بووە خۆشبەختانە ئێمە ئێستا بەڵگەمان زۆرە من خۆم بەڵگەم زۆر لایە جگە لەوە هەندێک ئوستادی زۆر گەورە و دیاری یۆگا کە لە ئاستی دنیادا زۆر معتەبەرن کتێبەکانیشیان زۆر بەناوبانگە وەکو نیران جاناندا وەکو ساتیاناندا ساراسواتی ئەمانە لە ئاستی دنیادا زۆر بەناوبانگن معتەبەرن حتاوان لە کتێبەکانی خۆیاندا من خۆم هەمە کتێبەکانیان لە کتێبەکانی خۆیاندا باسیەوە دەکەن کە یۆگا لێرەوە ڕۆیشتووە کە قەدیم بۆ هیندستان هەر شەوی ڕابردوو کە شەوی چلە بوو بە پێی دەکوترێت یەڵدا لە کتێبی ڤیدایەکاندا زیاتر لە 7,000 باسی شەوی یەڵدا ناوی یەڵدا هاتووە ناوی میترا هاتووە کە بە تەواوی کوردێ باشە
لێرەوە یۆگا ڕۆیشتۆ یۆگا لێرەوە ڕۆیشتۆ بەڵە ڕێک لە داوێنی زاگرۆسەوە یۆگا ڕۆیشتۆ حتا یەکێک لە ئوستادە گەورەکان ساتیاناندا دەڵێ یۆگا لێرەوە هاتۆ بۆ هیندستان لە هیندستان پارێزراوە و پەرەی پێدراوە و لە بەڵای ڕۆژگار نەجات دراوە ڕاست دەکە بۆ چونکە ئەم کەلتورانەی کە عادەتیان سڕینەوەی هەموو شتێکە نەگەیشتونەتە هیندستان بە خۆشحاڵیەوە بەڵام کاتونەتە ئێرە کتێبخانەکانیان سووتاندۆ ئێمێستا بەڵگەکانمان نەماوە اینجا کەلتورەکانیان سڕیوەتەوە دیسان بە هەماشەوە بەڵام لە زێهنیەت و لە عادەتماندا هەرماوە دانیشتنی چوار مەشقی کە کرۆکی ڕاهێنانە جەستەیەکانی یۆگایە بەس لە ناو کووردا هەیە بەس کورد چوار مەشقی دادەنیشێ هیچ میلەتێکی تر چوار مەشقی بە پشتی ڕێکەوە دانانیشێ ئەمە ئەم ئاسانایە کرۆکی ڕاهێنانە جەستەیەکانی یۆگایە زیاتر لە 8 میلیۆن حاڵەتی جەستەیی هەیە کە مرکزەکەی ناوەندی ئەم حاڵەتە جەستەیانە دانیشتنی چوار مەشقێکە لە کوردستانەوە بووە و لە داهاتوودا ئێمە لێرەش هیچ تاچێک نابێ نامێنێکە مەجبور نەبێ ناچار نەبێ یۆگانەکە هەمووی دەبێ بیکە بشکەم ئەو ئیرادەمان تیابێت و ئەو تەمەڵی ژواز لێبێنین مامۆستا مەحموود زۆر سپاس بۆ جوانەکانت دەستە خۆش بێت بەڕاستی چێژبەخش بوو سپاس بۆ تۆ